سلااو ئەو کاتتان باش دەمێ باسی مێدیکال ئینسترومنتێکی بکەم کە ئەویش IPG-ە. لێرەدا IPG کورتکراوەی ئیمپلانتەبل پڵس جەنەرەیتەرە و لە هەمان کاتدا پێشی دەگوترێ ئیمپلانتەبل نیورۆستیمولەیتەر، واتە هەندەری دەمارە و ئەندامە کە دەتوانرێت بتێنرێ لەژێر پێستەوە. لێرە ئەو تەریقەی ئەمە بەکاردێنین ئەو سیستەمە کە جۆرێکە لە سەرجەریە نەشتەرگەریە، سیستەمێکی مینیمال ئینڤیسیڤ پرۆسیجەرە، واتە کەمترین بڕین و زیانگەیاندنی هەیە بە نەخۆش و مەودەت چاکبوونەوەکەشی زووترە. باشە، ئەگە باسێکی پێکاتەی IPG بکەین، لێرە یەکەم زار لیدەکمان هەیە. ئەو پێکاتەوەکی بزماریە لەگەڵ ئەلکترۆد و ئەکستێنشن کە وایرەکە دەڕوا لە بۆ IPG-ەکەمان لە خوارێ. IPG-ەکە بە پاتری ئیش دەکاتن و ئەو جەناخۆی دوو پارچەیە. سەرەکەی پیسمیکەرە، ئەو بەشێک کە دەبینی وەکو نوکی چەنگاڵیە، ئەوە پیسمیکەرەکەیە. بەشی خوارش پڵس جەنەرێتەرەکەمانە، یعنی ئیمپلانتەبل نیورۆستیمولەیتەرەکەیە. بە پاتریش دەکە کە لەوانەیە تەمەنی پاتریەکەی چەند ساڵێک بخانیتن و میکانیزمی ئیشکردنەکەی کووە لێکوانە ئەو لیدێکە دامانەیە کە بەتاوی لەسەر سەپتەلەمیک نیوکلەس جێگیرکرەیە لەس ئەو پارتەی مێشک کە تایبەتە بە ڕێخستنی جوڵەی لەشی مرۆڤ. و ئەمە چ دەکەین؟ ئەو IPG کە لە خوارێ هەیە بەتاوی پڵسی کارەبایی دروست دەکا و دەینێری لە ڕێگەی ئەکستێنشنەوە لە بۆ ئەو بەشەی کە ناوەڕاستی مێشکە، واتە بەتەواوی هانی دەدا. لێ پێی دەگوترێتن دیپ برین ستیمولیشن، واتە هاندانێکی قوڵ لە بۆ مێشک کە جوڵەی ڕێک دەخاتەوە لە ڕێگەی IPG-ەکەمان، لە ڕێگەی جیازەکەمان. و لێرە ئەمە دێن بەشێک لە سکوڵ ئێسکی سەرلا دەبین دەبڕین بەپێ قیاسی لیدەکەی کە دادەنرێ و بە هەمان شێوە لە پشتی مل دیسانەوە کونێکی بچووکەیە. گوتمان ئەو سیستەمە زۆر نەخۆشی ئەزێر ناداتن چکە کەمترین شەقبوونی تێدایە و ینی مینیمال ئینڤیسیڤ پرۆسیجەرە. و دوای بە هەمان شێوە کە لە بۆ دڵ چووە، ئەو پێکاتی پڵس جەنەرێتەرەکە لە بن پێست دادەنرێ، لە بن پێستی جێگیر دەکرێتن و هەتا قیاسی بچووکتر بی باشترە و تەبعاً لە نوێترین پێشکەوتنەکان قیاسیان گچکە کردەوە. لەوێندەر لە لای دڵ، لە لای چەپی لەش جێگیر دەکرێتن لە ژێر پێستەوە. و تەبعاً ئەلکترۆدیش دووبارە هەندەرێکی گەورەیە لێرە. ئەلکترۆد پێکاتەکەی کۆنداکتەرەکە لە بینی نەن میتاڵیک پارتەک و سرکیتی جێگیرکرایە. لێرە چ ڕوو دەدە لە میکانیزمەکەی؟ وی لێ دێکە پڵس جەنەرێتەرەکەمان پڵسی کارەبایی کە دروست دەکاتن و دەنێری لە بۆ ناوەندی مێشک، لە بۆ برین، ئەو بەشی کە سەپتەلەمیک نیوکلەسەکەیە و هانی دەدە بۆ ڕخستنی جوڵەی لەش. باشە، ئەم جارەیان بۆ تێگەیشتن لە نەخۆشی پارکینسۆن دیزیز، نەخۆشیێکی تێکچوونی دەمارەکانە کە کاریگەری لەسەر کۆنتڕۆلکردنی جوڵەی لەشی مرۆڤ هەیە و لە باوترین نیشانەکانی دەتوانین بڵێن لەرزە، لەرزینە، ڕقبوون و خاوبوونەوەی جوڵەیە، کێشەی هاوسەنگی، واروها کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەش دەبیتن و تەبعاً لە ڕووی سۆزداریش دووبارە دەبتەوە کێشە. واتە چی؟ کە دەرێن لەرزین، زۆر زە نەخۆش تووشی لەرزینەکی نائاسایی دەبیتن بە تایبەتی لە دەست و پەنجەکانی و ڕقبوونی ماسوولکەکان و بەشێکی ئاسایی دەبتە هۆی ناڕەحەتی و کەمبوونەوەی جوڵە و بەنسبەت خاوبوونەوەی جوڵەش لەوانەیە کەسەکە ئەس بە خاوبوونەوەی وردە لە جوڵەکانیان بکەن، یعنی کە ناتوان خۆیان کۆنتڕۆلی بکەن. ئەوش کاریگەری لەسەر ئەرچی ڕۆژانە دەبیت تەبعاً. و بەنسبەت کێشەی هاوسەنگی، لەوانەیە نەخۆشەکان کێشەیان هەبی لەگەڵ هاوسەنجیدا و وەتەکە لە شوێنە گوێستاون هاوسەنجیان ناڕێکە، ئەوش مەترسی هەیە لەسەر کەوتن و برینداربوون و ئەوانە. تەبعاً کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەش دەبیتن، چونکە پارکینسۆن دیز کاریگەریەکی بەرچاوی هەیە لەسەر کواڵیتی ژیان لە بۆ نەخۆش و هەم لە بۆ خێزانەکانیشیان دووبار دەبتەوە کێشە، چونکە دەبێت لەژێر چاودێری دابن زیاتر وەک لە کەسێکی ئاسایی. و زیانی هەیە لە بۆ سۆزداری، وەتە دەتوانێت بتەوەی خەمۆکی دڵڕاوکێ لە نێوان نەخۆشەکان بە شێوەی گشتی. سەبارەت بە هیستۆریەک لە بۆ IPG، توێژنەوە سەرەتاییەکان لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوو دەستیان پێکرد. تەبعاً توێژنەوە سەرەتاییەکان لەسەر DBC دیپ برین ستیمولیشن لە بۆ نەخۆشی پارکینسۆن ئەو کاتە دەستی پێکرد کە تێتە سەرنجیان بە تەواوی بەس لەسەر کاریگەری هاندانی کارەبایی بوو بۆ دەماغ. یەکێک لە کەسایەتە سەرچیەکان کە ڕۆڵی هەبوو لە پێشخستنی هاندانی قوڵ لە بۆ مێشک، یعنی لەسەر DBC بۆ نەخۆشی پارکینسۆن، ئەوە دکتۆر ئەلیم لویس بێنابیدا کە پزیکێکی فەڕەنسیە لە بۆ نەشتەرگەری دەمارەکان. و تەبعاً لە سەرەتایی ساڵانی 90ەکان یەکەم تاکنەوەی مرۆڤ کرا کە دەریان خست IPG دەتوانێت نیشانەی پارکینسۆن بە شێوەیەکی کاریگەر کەم کاتەوە.
بەنسبەت پەسەندکردنی لەلایەن FDA-ەوە لە ساڵی 2002 بە تەواوی طریقەی DBC بەهۆی جیهازی IPG لەلایەن FDA-ەوە پەسەند کرا کە لێرەدا FDA چییە؟ FDA بەڕێبەراتی خۆراک و دەرمانە کە بەرپرسیارە لە پاراستنی تەندروستی گشتی بەنسبەت تێگەیشتن لە پەڵس جەنەرەیتەر. ئەگەر پێناسێکی بکەین IPG تەبعاً چارەسەری تێکچوونی دووڵە دەکاتن لە ڕێهاندانی قوڵی مێشکەوە و ئەروەها پەڵسی کارەبایی دەگەێتە ناوچەکانی مێشک کە تەڵەچینە ئاسایی تێدا بە شێوکی کاریگەر دەیگۆڕیتن و گەشە سەندنی مێژووی لە کۆتایی سەدەی 20م بە تەواوی IPG پەرەی سندووە و یعنی زیاتر بەکار هاتووە بووتە تەریقە کە پزیشکەکان سوودی وەربگرن. باشە و سوودەکانی چارەسەری IPG بۆ نەخۆشی پارکنسۆن بەنسبەت دوێی تەبان دەبتەوەی بەرزکردنەوەی کواڵەتی ژیانیان یەکەمیان نەخۆشەکان تووشی کەمبوونەوەی بەرچاو دەبن لە نیشانەکانی جوڵە و یانی ئەو کێشێک کە هەیان بوو هەست پێ دەکەن کە بەرەو چارەسەر دەڕۆن و کەمکردنەوەی دەرمان یعنی زۆرە لە نەخۆشەکان لێیان بەدەر دەکەی کە پێویستیان بە دەرمانی دۆپامین ڕژێنی کەمترە وەک لە جاران و هەروە ئەوەی تریشیان دەتوانرێ ڕێخستنەکانی IPG بەرنامەی لە بۆ دابدرێ و ینی تاکەکان هەست بە وەڵامی چارەسەرەکە دەکەن تەبعاً دوای کە جیهازەکان لە دادەندرێ. ئەگە باسێکی پێشکەوتنەکانی ئامێری IPG بکەم ئامێری IPG لە ئێستادا بە سێ طریقە وای لێ هات کە زیاتر سوودی لێوەردەگیرێتن و باشتر بۆ لە جاران. یەکەمیان باشترکردنی تەمەنی پاتریەکەی وەروە قەبارەیان زیاتر بچووک کردەوە یعنی ژێپێستەوە بچووکتر دیارە بەڵێ و توانای بەرنامەسازی بێوایەر یعنی ئێستا وایەریش نەما کە لە بنی گوێچکەوە لەو منتیقەی بڕینێکی کەم هەبوو لۆی کە وایەرەکە بگوازنەوە لەو منتیقەی لای دڵ ئێستا ئەوەش نەما بۆ سیستەمی بێوایەر. ئۆکێ پێکاتەکانی سیستەمی پەڵس جەنەرەیتەر تەبان پێکاتی سەرەکیەکەی خۆیتی پەڵس جەنەرەیتەرە ئەوە ئەمێری سەرەکیە کە پەڵسە کارەبایەکەی دروست دەکا و تەبان لەژێر پێست دەچێندرێ باسمان کرد وەک لە وێنەکەش باسم کرد و پاتری کە وەکو مۆلیدەچی پەڵسی کارەباییە تەمەنی گوتمان چەند ساڵە کە بەس دوای کە لە کۆتا پێشکەوتنی ئامێری IPG تەمەنی زیاتر کراوە لە جاران و ئەلکترۆد کە پێکاتێکی کۆنداکتەر بوو مابێن نەگەێنەرە و سرکی تێکدادەندرا بەرکەوتنی کانزایە لە ناوتەکانی مێشک دادەندرێ کە پەڵسەکەی دەگەێن تا شانەی ئامانزدار و پێکاتی چوارەمیشی سیستەمی بەرنامەسازیەکەیتی یعنی کە ئامێرێکی دەستێ لە بۆ تەندروستی ڕێخستنی هاندان ئاوای پێدەڵێن. لە کۆتاییدا دەتوانین بڵێن ئامێری IPG چارەسەرێکی داهێنەرانە بوو لە بۆ نەخۆشی پارکنسۆن واتە تەکنۆلۆژیای پێشکەوت و ئامێر دەتوانن ژیان باشتر بکەن.